جەنگی یەکەمی کەنداو یان جەنگی عێراق-ئێران لەلایەن حیزبی بەحسەوە بە سەرۆکایەتی سەدام حوسێن دەستی پێکرد کە ناویان لێنا قادسیەی سەدام یان قادسیەی دووەم و لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی سەربازی ئێران ناویان نا جەنگی بەرگری پیرۆز کە لە مانگی ئەیلولی ساڵی 1970 دەستی پێکرد و تا مانگی ئابی ساڵی 1970 خایاند و بە یەکێک لە جەنگە درێژخایەنەکانی سەدەی 20دان ڕێب. لەو جەنگەدا کە ماوەی 8 ساڵی خایاند و بەهۆی دیاریکردنی سنوور و ئاوی کەنداوە سەری هەڵدا، هەردوو وڵات زیانی گیانی و مادی زۆریان لێکەوت و نزیکەی 1 ملیۆن کەس لە هەردوو لا کوژرا و زیانە مادیەکانیش بە زیاتر لە 1 تریلیۆن و 90 ملیارد دۆلار خەمڵێنرا کە دواتر جەنگی دووەمی کەنداو یاخود گەردەلولی بیابانی لە ساڵی 1991 لێکەوتەوە. دەسەڵاتدارانی ئەو کاتەی عێراق بۆ ئەو جەنگە لەگەڵ ئێران 180,000 سەرباز و 28,000 سەربازی هێزی ئاسمانی و 4,000 سەربازی هێزی دەریایی و 1,700 تانک و 277 فڕۆکەی جەنگی و 250,000 سەربازی یەدەگیان ئامادە کردبوو. دەسەڵاتدارانی ئێرانیش 285,000 سەرباز و 100,000 سەربازی هێزی ئاسمانی و 30,000 سەربازی هێزی دەریایی و 1,890 تانک و 450 فڕۆکەی جەنگی و 300,000 سەربازی یەدەگیان ئامادە کرد. لە ڕووی ئابووریشەوە لەو جەنگەدا هەردوو وڵات زیانێکی زۆریان بەرکەوت، بە تایبەت عێراق لەو جەنگەدا بە ئابووریەکی ڕووخاوە کۆتایی بە جەنگ هێنا و خەرجەکانیشی گەیشتە نزیکەی 80 ملیارد دۆلار. دوای بەردەوامبوونی جەنگ بۆ ماوەی 8 ساڵ و زیانێکی زۆر لە هەردوو وڵاتی عێراق و ئێران، لە ڕێکەوتی هەشتی ساڵی 1970 دەسەڵاتدارانی عێراق و ئێران ڕەزامەندیان لەسەر ئاگربەس پیشاندا کە نەتەوە یەکگرتووەکان پێشنیازی کرد و ئیمام خومینیش بە پەرداخی ژەهر وەسفی کرد. کێشەی ئاوی کەندا و سنوورەکانی نێوانیشیان وەک خۆی مایەوە تا دوای مانگێک لە جەنگی کوێیت. پاشان دەسەڵاتدارانی عێراق ڕەزامەندیان نیشاندا بۆ پابەندبوون بەو ڕێکەوتنەی کە لە ساڵی 1975 لەگەڵ ئێران ئیمزای کردبوو دانی بۆ دانا ئێران مافی لە بەشی خۆرهەڵاتی کەنداودا هەیە. دوای 3 ساڵیش لە ئاگربەست لە ساڵی 1991 نەتەوە یەکگرتووەکان لە بەیاننامەیەکدا هەڵگرسانی ئەو جەنگەیان خستە ئەستۆی ڕژێمی ئەو کاتەی عێراق. جەنگی عێراق-ئێران دوای ئەوە سەری هەڵدا کە ئەو دوو وڵاتە مێژوویەکی دوور و درێژیان لە بوونی گرژی و ئاڵۆزی نێوانیان تێپەڕاندبوو، بە تایبەت لە سەردەمی دەسەڵاتی محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێراندا ئەو گرژی و ئاڵۆزیانە زیاتر پەرەیسەند و لە هەندێ ناوچەی جیاجای سنووریشدا ناوبەناو هێرشی سەربازیانە کردە سەر یەکتر. هاوکات لەگەڵ هاتنە سەر دەسەڵات ڕژێمی بەعز ڕێکەوتنی ساڵی 1970 نێوان عێراق و ئێرانی هەڵوەشاندەوە کە تایبەت بوو بە دابەشکردنی ئاوی کەنداو لە نێوان ئەو دوو وڵاتەدا. هەر لەو کاتەشدا واری بومدین سەرۆکی ئەو کاتەی جەزایر توانی کۆبوونەوەیەک بۆ سەدام حوسێن و محەممەد ڕەزا پەهلەوی ڕێک بخات بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان و دوای چەندین کۆبوونەوە و توێژیش هەرچەندە ڕێکەوتنی 16 ئازاری ساڵی 1975 ئیمزا کرد، بەڵام دوای چەند ساڵێک و سەرهەڵدانی شۆڕشی ئیسلامی ئێران سەر لە نوێگرژی و ئاڵۆزیەکانی نێوان بەغدا و تاران سەری هەڵدایەوە و جەنگی عێراق-ئێران دەستی پێکرد و پاش 8 ساڵ لە جەنگ و زیانی زۆری گیانی و مادی بۆ هەردوو لە کۆتایی هات.